بەهۆی بەردەوامی قەیرانی دارایی لە هەرێم و ناوکۆکیەکان لەگەڵ بەغدا و جەنگی داعش و پاشانیش دابەزینی نرخی نەوت و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ماوەی چەند ساڵێکی لە دوای یەک لە پاش ساڵی 2015ەوە کە تیایدا دوایین ئامار لە سەرکەرتی کار بەدەستخراوە دەردەکەوێت بەردەوام ڕێژەی بێکاری لە هەرێم و لە عێراقیش بەگشتی ڕووی لە بەرزبوونەوە کرد و پلانەکانی حکوومەتیش بۆ بە تایبەتکردنی کەرتەگشتیەکان نەیتوانیوە ژمارەیەکی ئەوتۆ لە بەرزی ڕێژەی بێکاران کەم بکاتەوە. بەپێی ئامارەکانی دەستەی ئاماری هەرێمی کوردستانیش لە ساڵی 2018دا ژماری دانیشتوانی هەرێم 6 ملیۆن و 33 هەزار کەس بۆ ڕێژەی بێکاری 109 بووە کە دەکاتە 278 هەزار کەس، بەڵام لە ماوەی 2 ساڵی دواتردا ڕێژەی بێکاری بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە بۆ 2 بەرامبەر زیادی کردووە. لەو بارەیەشەوە عەبدولسەمیح بەڕێوەبەری پرۆژەی بەدواداچوونی بێکاری لە ڕێکخراوی ئاشتی و ئازادی ڕای دەگەێنێت کە ئێستا ڕێژەی بێکاری لە هەرێمدا زۆر لەو ڕێژەیە زیاترە کە حکوومەت بە پشتبەستن بە ڕووپێوی ساڵی 2018 باسی لێوە دەکات. وتیشی بەتەنها لە ساڵی 2019دا نزیکەی 22 هەزار دەرچووی زانکۆ پەیمانگا هەبووە کە هیچ کەسیان دانەمەزراون. هەروەک بەهۆی ئەو قەیرانەدارەیە لە هەرێمی کوردستاندا هەیە کەرتی تایبەت بەرەو پوکانەوە دەڕوات و بە پێداتای وەزارەتی بازرگانی و پیشەسازیش لە کۆی 3700 کارگە نزیکەی 2200 کارگە داخراون. بەو هۆیەشەوە نزیکەی 9000 کرێکار بە بێکاری ماونەتەوە. ئەوەشی خستەوتە ڕەو لە هەردوو کەرتی تایبەت و گشتیدا هەلی کارکەمی کردو لە بەرامبەردا هێزی کار زیادی کردو، بۆیە بەپێی ئاماژەکان ڕێژەی بێکاری بۆ سەر و 120 بەرز بۆتەوە. هەر بەپێی ئامارەکانی ڕێژەی بێکاری لە هەرێمدا بە پێڕووپێویەکی وەزارەتی پلاندانانی هەرێم کە لە ڕێگەی دەستەی ئاماری هەرێم و لە ساڵی 2015دا ئەنجام درراوە دەرکەوتووە لەو ساڵەدا تەنها 113.5 دانیشتوانی هەرێم بێکار بوون. لە پارێزگای سلێمانیش نزیمترین ڕێژەی بێکاری تۆمار کراوە کە ڕێژەکەی 113 بوو، هاوکات دووهۆک بەرزترین ڕێژەی بێکاری هەبووە کە 114.4 بووە کە هێشتا پاش 5 ساڵ لەو ئامارەش پارێزگای دووهۆک لە ڕیزبەندی پێشەوەدایە بۆ بوونی زۆرترین ڕێژەی بێکاری تیایدا. هەرچی سەبارەت بە عێراقیشان نێوەندی ئەم ساڵ خالید بەتاڵ وەزیری پلاوەندانانی عێراق لە ڕاگەندراوێکدا ئەوەی نەشاردەوە کە ڕێژەی هەژاری و بێکاری لە عێراق بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە و ڕێژەی هەژاریشی بە 131.7 دیاری کرد. ئاماژی بەوەش کرد کاتژگەر لە قەیرانە ناوخۆیی و سیاسیەکانی عێراق بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هۆکارێکی تر بوون بۆ بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری و بێکاری لە عێراقدا. هەروەک غیدا کەمبیش پەرلەمانتاری عێراق لە دوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند تێکرای ڕێژەی بێکاری لە ناوچە ئازادکراوەکانی عێراق ئاستی 140 تێپەراندوە، ئەوەش ئاماژەیەکی مەترسیدارە بۆ خراپی دۆخی ئابووری لەو ناوچانەدا. لەلایەکی ترەوە نێردەی تایبەتی نەتەوەی گرتوەکان لە عێراق کۆتایی مانگی ئابی ئەمساڵ ئاشکرای کرد کە سەرباری بەردەوامی دیاردەی گەندەڵی بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ڕێژەی بێکاری لە عێراقدا لە 100 زیادی کردو بۆ پێش 3 ملیۆن کەس ڕۆژانە ناتوانن خۆراکی پێویست و بژێوی ژیانیان دابین بکەن.